شێعری سوێسکە شەوێ بە بێداری دڵ بۆ دیداری منی بردەوە تەفی هەرزەکاری پێڵووی چاو لە ڕێم بۆی بەریەک نەکەوت ئەو ڕۆژە خۆری من کاژێر یەک دەرکەوت لە ژوانی ئەو پەریەدا دەمم لە گۆ کەوت بە یەک بزەی ئەو مەزبوونم چنگ کەوت بە یەک بزەی ئەو مەزبوونم چنگ کەوت حەک بەی وشەم لێوان لێو بوو لە گشت باسێ هەر کە نەسیم عەتری ئەوی بۆ هێنام وشە بە بێدەنگی توایەوە وەک مۆم چەند زەنگای ئەویندا خۆی هەڵدەواسێ لە سیمای ئەویندا خۆی هەڵدەواسێ وەک سوێسکە و کەو بە پاراوی دەخوێنێ خەندە دێنێ خەم لە ڕیشە دەردێنێ مەڵێن خۆری بەفرامبار حوزن و کەمتینە ئامێزی میهرەبانان لانکەی ئەوینە مەڵێن خۆری بەفرامبار حوزن و کەمتینە ئامێزی میهرەبانان لانکەی ئەوینە چی دەبێ گەر ڕۆژی من ئاوا نەبێ چی دەبێ گەر ڕۆژی من ئاوا نەبێ بێسوودە گەر ماڵی سینەم ئاوا نەبێ بێسوودە گەر ماڵی سینەم ئاوا نەبێ